بەڵازیزان دوبارە سڵای خی گەورتان لێبێ تەبان لە ئێستەیە بە پێوەی کە تەکنۆلۆژیا لە ئاستێکی پێشکەوتنی زۆر بەرزایە و لە ناو ماڵەکانی هەر هەمومانە بەکاردێ بۆ دابینکردنی پێداویستیەکانمان سوودی لێ بینین بابەتی فێربوون و خوێندنیش یەکێکە لەو بابەتانی کە ئەکرێت لە ڕێگەی ئینتەرنێت و تەکنۆلۆژیاوە ئینسان ممارەسەی بکات و ئیستیفادەی لێ بکات دیارە وەکۆی کە ئاماژەمان پێگرت کاک دانیار لە ئێستادا بە تایبەتی لە دوای بڵاوبوونەوەی نەخۆشی کۆڕۆناوە خوێندن لە ڕێگەی ئۆنلاینەوە زۆر پەریسەندووە زۆر بەرەو پێش چووەوە ڕغبەتێکی زۆری لەسرە لەبەرەوەی ئاسانکاریەکی زۆری تایە هەم تێچوو کەم ئەکاتەوە هەم خێرایی بەدەستهێنانی زانست و زانیاریش زۆر زیادەکە دیارە لە هەرێمی کوردستانیشا کۆمەڵێک کەس هەن لە ڕێگەی ئەپلیکیشن و پلاتفۆرمی تایبەتەوە دەستیان کردو بەم کارە و کەسانێکی زۆر سوود لە ئیشەکانیان ئەبینن چ وتنەوەی کۆرس و وانەی تایبەت و سیمینارات بێ چ خوێندنێکی دوور و درێژی ئەکادیمی بێ ئەمڕۆ زیاتر قسەیەکەین لەسەرم بوارە بە میوانداری خات و پەروە بەڕێوەبەری ئەپلیکیشنیوانە خات و پەروە بخێربێت عزتماندا ئەمڕۆ لێرە بووی ئەمە خۆشحاڵی خزمەتانە زۆر مەمنون ئەمە لەوە دەست پێ بکەم خوێندن لە ڕێگەی ئۆنلاینەوە ئاسانترە یان ڕوبەڕ بێگومان لە ڕێگەی ئۆنلاینەوە چونکە طبیعی ئێمە هەموو جۆرە کەسێکمان هەیە هەمانە بە جۆرێک لە جۆرەکان بە شازی ڕوبەڕوو زیاتر چێ ئەگا لە بابەتەکان هەشمانە بەبوونی سەرقاڵی و نەبوونی کات و لە ڕەنگە بار و دۆخی قورسی ژیان نەتوانێت بەردەوام بەشداری بکات لە کۆرسە ڕوبەڕوەکانە لەبەر ئەوە پەنا ئەباتە بەربەدیلێکی گونجاو کە کۆرسە ئۆنلاینەکانن خۆشبەختانە هەستەکەین کە ئەتوانێت کۆرسە ئۆنلاینەکان ئەتوانن زۆر بەباشی ئەو فەراخە پڕ بکەنەوە بۆ کەسانێک کە ناتوان دەستیان بگا بە کۆرسە ڕوبەڕوەکان زۆر باشە دەزانین کە لە ئێستادا تەکنۆلۆژیا لە زۆر بواردا بەکاردێنێ سوۆسیال میدیاش بە هەمان شێوە وەک پێشتی ژاماژەم پێکرد ئێمە لە بەرنامەکانی پێشترا زۆر باسی خراپی سوۆسیال میدیا و تەکنۆلۆژیامان کردووە این دەکرێت هەم ئەو کەسانی کە دەچنە ئەو بوارەوە ئەو بەرنام و پرۆگرامانی کە پێشکەش بە خەڵکی دەکەن یاخود داوانی کەوەری دەگرن سوودێکی زۆر باش لە تەکنۆلۆژیا و لە سوۆسیال میدیا وەربگرن بێگومان بمانەوە نەمانە سوۆسیال میدیا ئێستا بووە بە بەشێکی زۆر سەرەکی لە ژیانمانە ئیشەکانی ڕۆژانەمان بەوە ئەڕوادیان جاری وا هەیە تۆ لە ڕێگەی بەکارنانی فەیسبوک یان ئینستاگرام یان هەر تۆڕێکی تر بێ هەر سێری پۆست ئەەکەی تو هەر کاتەکەت ئەڕوا کاتێک سیر ئەەکەی نیو ساعتێک لە کاتەکەت ڕۆشت و تو لە کۆتاییە کاتی مۆبایلەکەت لابێ هیچ معلوماتێکت ئیزافە نەکردو بۆ ژیانە فێر هیچ شتێکیش نەبووی تەنها کاتت ڕۆشتووە بەڵام ئەکرێ هەر لە ڕێگەی مۆبایلەکەتەوە بە هەمان ئەو کاتێک لە سیرکردنی سوۆسیال میدیا بەسەری ئەبێ بۆ شتێک بەسەری بەری کە ئیسفادی لێ بکەی دوجار بڵێ لە ڕێگەی مۆبایلەکەمەوە لە ڕێگەی سوۆسیال میدیا من فێری شتێک بووم لەبەر ئەوە زۆر زەڕورە هەمومان قەنەعەت بۆ بکەین کە بەڵێ ئەتوانین لە ڕێگەی سوۆسیال میدیا و فێری زۆر شت ببین ڕاستە سەرقاڵت ئەکا لەوانەیە بەردەوام هەواڵی ناخۆشی لێ ئەبیستی کاتت لێ ئەبا بەڵام بەکارهێنانی بۆ ئەوەی کە تۆ ئیسفادی لێ بکەی هەمووی ئەکەوێتەوە سەرخۆت کەواتە زۆر گرنگە کە قەنەعەت بکەین ئەتوانین لەو ڕێگەیەوە فێر بین و ئەو متمانەی بۆ خەڵک دروست بکەین بەڵێ ئەتوانین لە ڕێگەی ئۆنلاینەوە فێری هەر شتێک بیکاتەوە زۆر باش خەڵک پەروایەکی لە ئەوەی کە خەڵک ئێڵێ یەکێک لە تایبەتمەندیەکانی فێربوون لە ڕێگەی ئۆنلاینەوە یاخود فێربوون لە سوۆسیال میدیا و ئینتەرنێت و ئەمانە فێربوونێکی ڕووکەشە بێت زۆر قوڵ نابیتەوە لەو زانست و زانیاری ئەمە تا چەندێک ڕاستە بە پێزمونی ئێوە بۆ کەسانێک کە بەڕوو فێری بابەتەکان ئەبن زیاتر حەز ئەکەن لەگەڵ مامۆستاکەیە گفتوگۆ بکەن مامۆستاکە واجبێک با بەسەریان ناو خۆیان واجبەکە حەل بکەن و بۆ ئەمە ڕاستە بەڵام کەسانێکی تریش هەن کاتی ئەوەیان نییە بڕۆن بۆ شوێنێک ڕوبەڕ و کۆرسێک وەربگرن یان ڕەنگە تێچووەکەیان چکە بمانێ و نەمانەوە کاتێکە کۆرسێک لە ڕێگەی ئۆنلاینەوە ئامادە ئەەکەی نرخەکەی کەمترە بە بەراورد لەگەڵ هەمان کۆرس بۆ هەمان کات بۆ هەمان مامۆستا بەڵام بەڕوبەڕوو لەبەر ئەوە کار ئاسانێکی زۆر ئەکات ئەمێنێتەوە سەر ئەوەی تۆ تا چەندێک ئەتەوە بەردەوامی بێ بەم فێربوونە ئەگەر پێ دوایە تەنها بە سەعاتێک و 2 سەعات فێری ئەم بابەتە ئەبی کە خۆت ئەتەوێت بێگومان نەخێر هیچ ئیسفادێکیشی لێ ناکەی گرنگەوەی تۆ بەردەوام بیت چونکە هەمومان بۆ هەر فێربوونێک کە ئەمانە بە بەردەوامی پێ ئەگەین زۆر ڕاستە ئەگەر کەمێک باز لەو ئەپلیکیشنی خۆتان بکەی پێمە ئەپلیکیشنی وانە بەڵێ ئەمە چۆن خزمەت بە خەڵکەکات بڕگەکانی چی و چین وانە پلاتفۆرمێکی فێرکاری ئۆنلاینە
بە کوالیتێکی زۆر بەرز و بە نرخێکی زۆر گونجاو تێیە هەر کۆرسێک لە هەر بوارێک ئامادە ئەکرێ و بێگومان زۆر گرنگی باوە ئەدەین کە تەواوی ئەو مامۆستایانی کە لەوانەیە کۆرس ئەڵێنەوە هەمویان مامۆستای زۆر شارەزان و زۆر بە ئەزمون بن لە بوارەکەی خۆیانە قاڵبوو بێتنەوە لەبەرەوەی دوجار ئەمانەوێت خزمەتێک بگەین بە کۆمەلگا و بە کۆمەلگە بڵین ئێمە ئەتوانین لە ڕێگەی مۆبایلەکانمانەوە فێر ببین و خۆشببختانە وانە ئێستا بەردەوام لە زیادبوونی کۆرسەکانە و بەردەوام بابەتەکان زیاد ئەکرێ و لەناو ئەپلیکیشنەکەیە کەتەگۆری بابەتەکان جیاکراوەتەوە کۆرسی بزنس بەجیا کۆرسە فێربوونی زمان کۆرسە پیشەییەکان کۆرسی کۆمپیوتەری کۆرسی میدیایی کەواتە بۆ هەر بوارێک کە ئەتەوێت ئەتوانی ئەو کۆرسێکەوە وەری بگری زۆر بە ئاسانی و بزمانی بەدەل لە کۆرزەوە زانیاری زیاتی شەبەخشنە ئەو کەسانی کە سێری ئەپلیکیشنەکە بێگومان چکە عادەتی هەر کۆرسێک کە ئامادە ئەکرێ بۆ هەر بوارێک ئەبێت بە جۆرێک لە جۆرەکان قەنەعەت بە خەڵک بکەی ئەم کۆرسە ئەمەیتیایە و ئەمە ئیسفادەکەیتی وە گەروەری بگریت تو ئەگەی بەم خاڵە لەبەر ئەوە هەندێک خزمەت گوزاریمان هەیە کە بەبێ بەرامبەر یعنی لایڤی مامۆستاکانە بڵاوکردنەوەی سیمیناری مامۆستاکانە و چەند خزمەت گوزارەیەکی تر کە بەبێ بەرامبەر ئەدرێ بە خەڵک بۆ ئەوی خەڵک لەوێەوە ڕابکێشرێت بۆ ئەوی ئەو متمانەی بۆ دروست بکرێت کە ئەتوانێت لە ڕێگەی وەرگرتنی کۆرسەکانمانەوە فێر بێت. زۆر باشە پەروەخان لە ئێستا ئێوە چەند کۆرسستان هەیە یان ئەگەر ئامارێکتان لا بێت چەند کەس توانیوەتی سودمەند بێت لە خزمەت گوزاریەکان و کۆرساتەکانی ئێوە؟ تەبیعی وەرگرتنی کۆرس لەلایەن خەڵکەوە لە کۆرسێکەوە بۆ کۆرسێکی تر ئەگۆڕێت بەڵام ڕۆژانە زیاد لە 2000 کەس بەس سەردانینە ئەپلیکیشنەکەکەن بۆ سیرکردنی ڤیدیۆ و کۆرسەکان ئەمەکو سەردانگرۆکو بەکارهێنانیش لەخوا بەزیا بێت نەک هەر لە ناو کوردستان لە دەرەوەی وڵاتیش بینەرێکی زۆر باشی هەیە ئەگەر بە ڕێژەش پێت بڵێم یعنی ڕێژەی لە سەدا دەی بەکارهێنەرانمان لە دەرەوەی وڵاتە ئەمە ڕێژێکی زۆر باشەوە لە سەدا 60 لە پارێزگای هەولێرە بە شار و شارۆچکەکانی چواردەوریەوە ئەمانە ینی کەسانێکن بۆ نمونە کەسێک کە لە گریمان لە ڕانیەوەیە لە قەڵازەوەیە دەستی ناگە بە مامۆستایەکی زۆر بەتوانە لە شاری سلێمانیان لە شاری هەولێر بەڵام لە ڕێگەی مۆبایلەکەیەوە زۆر باسییان توانێت دەستی پێ بکات لەبەر ئەوە بەکارهێنەران و بینەرانمان لە شار و شارچەکانی تریش لەخوا بەزیا بە لە ئاستێکی زۆر باشە خاتو بەرن نەبێتە بیکەمە ڕیکلام بەڵام ئەمە حقەتە ئێڵێم ئەوەی سەرنجمان نرخەکانتان زۆر باشە ینی کۆرسی وای تێدا 5 کاتژمێرە بە نرخێکی زۆر کەم 20,000 شتێکیوە ینی بۆچی ئەم پلانتان داناوە؟ ئێمە بدایەت کاتێک بە خەڵکی ئەڵێ تۆ ئەبێ فێر ببی لە ڕێگەی ئۆنلاینەوە زۆر هۆکاری تر زۆر هەدەفی تر وای کردووە کە ئەم متمانەیە کەم بێتەوە پێویستە بدایەت بتمانە بگەڕێنیتەوە بۆ خەڵک کە ئێمە ئەتوانین لە ڕێگەی ئۆنلاینەوە فێر یان ئێوە فێر بکەین لە ڕێگەی ئەم مامۆستا بە ئەزمونانەوە و نرخەکانیش وەکوتم ئەمە هەمومان ئاگاداری باری دارایی خەڵکی کوردستانین یعنی ئەتوانین باش شتێک بکەین کە بە نرخێکی کەم خزمەتی زۆرترین کەس بکەین و کاتێک طبیعی ئەم بیرۆکە لەناو خەڵکی ئێمە بڵاوە کە وتت ئۆنلاین و سعرەکەی بەرز بۆڵێ نابێت چۆنە بێ من لە ماڵەکەی خۆمەوە لە ڕێگەی مۆبایلەکە ئەو پارە زۆرە بۆ بم بەڵام کاتێک کە نرخەکانت کەمە لە پاڵیشیا کوالیتی کۆرسەکانت زۆر باشە مامۆستاکان زۆر باشن بێگومان خەڵکێکی زیاتر ئەتوانێت ئیسفادی لێ بکە ئەوە ژێکێکە لە هەدەفە سەرەکیەکانی ئێمەکە ئەکرێت بە قازانجێکی کەم بەڵام زۆرترین کەس ئیسفادی لێ بکە و وەکو کاتی ئاماژەدا بە کاتی کۆرسەکان ئێمە یعنی مینیمم کەمترین کاتی کۆرسەکانمان 4 سەعاتە ئاڕوات بەرەو 21-24 سەعاتیش یعنی تۆ 24 سەعات کۆرسێکی فێربوون وەرەگری لە هەر بوارێک کە ئەتەوێ بە 20,000 25,000 30,000 بەجددی ئەمە مەبلەغێک نییە بڵی ناتوانم یعنی هەستەکەم ئێمە زۆر بیانووی خەڵکمان بڕێ لە ڕووی پارەکەەوە هەرکەمە کاتەکە هەر کاتێکە خۆت ئەتەوێت ئەتوانی ئیسفادی لێ بکەی لە هەر شوێنە لە هەر بارودۆخێکە کەواتە تۆ بەس بڕیار بە کە فێر ببی ئێمە هەموو ئاسانکارەکانت بۆ بکەین. زۆر باشە فەرواخان ئەگەر مامۆستایەکی بەڕاستە ببیە کۆرسێ بڵێتەوە لای ئێوە چۆنتان پەیوەندیتان پێ بکەیان فەرخوازێکە پێویستی بە کۆرسێکە چۆن توانن لە ئێوە وەری بگرێت؟ لە ڕێگەی سۆشیال میدیاکانمانەوە هەم لە ئینستاگرام و هەم لە فەیسبوک و
طبيعي ئێمە کەمتر ڤیددیۆکان لە یوتیوب بڵاو ئەەکەینەوە چکە لەبەر ئەوەی مۆزوعەکە ئەوەیە کە تو کۆرسێک وەربگری اینجا ئەزانین کە هەر بابەتێک ئێستا بتەوێت لە یوتیوبەوە زۆر بە ئاسانی دەستت ئەکەوێت لەبەرەوە ئێمە لەبەرەوەی کەمێک تایبەتمەندی و جیاوازی هەیە کەمتر بەرەو یوتیوب ئەڕێن بەڵام لە ڕێگەی فیسبوک و ئینستاگرامەوە لە ڕێگەی هەر تەبعی 4 پیجمان هەیە لە ڕێگەی تاوای پیجەکانەوە ئەتوان مەسجمان بۆ بنێرن بۆ وەرگرتنی کۆرسەکانەوە بۆ ئەوەشی کە بیانەوێت مامۆستاک بێبێت لە ئێمە کۆرسێک تۆمارکە لە ڕێگەی ژمارە تەلەفۆنی خۆمان و پەیوەندیمان پێوەکەن و کۆنتاکت و تەنسیق لەگەڵ مامۆستاکانە ئەکەین و لە خزمەتیان ئابین. ئەوەی سەرنجمە ئێوە لە کۆرسەکاندا هەمیشە و کەسانەتان بانگێش کردووە کە کۆرس بڵێتەوە کە جێگەی ئەوەن کە خەڵک گویان لێ بگرێت ئەمە تا چەند گرنگە کە درکتان بەوە کردەوە کەسانە زۆ باشن یاخود لە داهاتوودا کەسانی دیکە بێن کە زیاتر لە نێو خەڵکدا گوێگریان زیاتر ئەمانە تا چەند گرنگە؟ ئەکید زۆر گرنگە چونکە کەمێک قورسە کەسێک کە هیچ کەسێک نەیناسێ و باگراوندێکی کەم و ئەزمونێکی کەمی هەیە لە بوارەکەی و تۆش لە ڕێگەی ئۆنلاینەوە ئیشەکەی بۆ ئەوکەی و لە بەرامبەر ئەوەشا بڕەپارەیەکی لێوەرئەگری کەمێک قورسە خەڵک ئەم متمانەیە بکە بەڵام کاتێک ئەزانێت مامۆستایەک بە ئەزمموی چەند ساڵەوە بەوەی کە خۆی گوێگریکی باشەیە لە ناو خەڵکا تا ڕادێک پێگەیەکی زۆر باشی هەیە هەم لە ڕووی عیلمێکی هەم لە ڕووی پەیوەندیکردن و کۆمەڵایەتی لە ناو خەڵکە ئەمە ڕێگاکە بۆ ئێمە ئاسانتر ئەکا لەبەرەوەی خەڵک ڕاستەخۆ متمانە بە ئەو ئەکادووە لەو ڕێگەیەوە متمانە بە ئێمە شەکا کە لە ڕێگەی ئێمەوە کۆرسەکەی ئەو مامۆستا بەڕێزە وەربگرێ لەبەرەوە زۆر گرنگە ینی مامۆستاکان ئەکید زۆر هاوکاری ئێمن و ئەم مامۆستایانێک کە تا ڕادێکی زۆر ناسراون لە ئیرادیان خەڵک خۆی متمانێکی باشی پێکردون و لەو ڕێگەیەوە هەم ئێمەش متمانی ئەو خەڵکە بەدەستێن و زۆر گرنگە لە لامان کە متمانەکان بهێڵینەوە و هەم بۆ مامۆستاکەش هەستەکەم شتێکی زۆر باش و ایجابی بێ. یەکێکتر لەو خاڵانی کە بەلای خەڵکەوە گرنگە ئەوەیە تا چەندێک بڕوانامەی ئەم کۆرسە ئۆنلاینانە جێگەی متمانن و باوەڕپێکراون لە کاتی بەکارهێنانە لەو دام بزگایانی کە پێویستیانە. تەبیعی تۆزێک مەسلەی بڕوانامە غەڵەت گەشتۆتە خەڵکی ئێمە. بڕوانامە بۆ ئەوە نییە کە تۆ وەرت گرت ئیتر بڵێ تەواو من لەبەرەوەی ئەم بڕوانامەم هەیە بەمە کارێکم دەستەکەوێ بەمە سیڤەکەم دەوڵەمەندتر ئەەکەم دێڕێکی زیاتر لە سیڤەکەمە ئەنووسم و زیاتر دەرەکەوێت نە بەعکسەوە. ئێمە بۆ هەرێکێک تەبیعی پێشوەڵامی پرسیارەکەت هەر کەسێک کە کۆرسێک لە لای ئێمە ئەکرێ لە ڕێگەی سیستەمەکەی ئێمەوە پیشان ئەدرێت کە ئەم کەسا کە ئەم کۆرسی کڕیوە چەنێکی کۆرسەکەی متابعە کردووە بە نمونە کۆرسەکە 10 ساعتە لای ئێمە ئەنووسێ ئەو لە ساعتی 5ەمە یان گەشتۆتە ساعتی دێم و تەواوی کردووە دوای ئەوەی کە متابعەمان کرد ئەم کەسە تەواوی کۆرسەکەی وەرگرتووە بەڵێ شەهادەیان بۆ ئەەکەین. بەڵام یعنی زۆر ڕوبەڕی ئەو پرسیارە بینەوە شەهادەکەتان نێودەوڵەتیە؟ نا قەرار نییە تۆ بەس شەهادێکی نێودەوڵەتی ئیشێکی گەورە بۆ تۆ بکە. مامۆسای خۆمان نێودەوڵەتی بزڵبێت کاتێک کە تۆ شەهادەیەک وەرئەگری مانەی وایە تۆ بە کەسی بەرامبەر ئەڵێی من لەم بوارە کۆرسم وەرگرتووە بەم بەڵگەیە هەر ئەوەندەیە بەڵام بڵێ هین یعنی شەهادە بۆ تەواوی بەشدار بۆکانمانەکەین بۆ مەجێک تەواوی کۆرسەکەی وەرگرت بێ. ئەگەر بەکارهێنەرێک لە ناکاو پرسیارێکی بۆ دروست بێ شتێک لە کاتی کۆرسەکەی مامۆستاکەش وجودی نییە لەوانێمەش کێشەیەک بێت چۆن پەیوەندیتان پێوەکە ئەتوانێت پەیوەندیتان پێوەکات و پرسیاری خۆی بڵێت؟ بێگومان بڵێ هەر لەنا ئەپلیکیشنەکە کە کۆرسەکە وەرئەگرێت تەبیعی کۆرسەکان ڤیدیۆن ینی خەڵکی ئێمە تۆزێک زوو بێزار ئەبێ لەوەی تۆ لە بیداەتی کۆرسەکە هەتا کۆتایی لەسەر بە یەک پارچە وەزعکە بڕوادن پارچە کراوە و کاتێککە کۆمنتێکی بۆ دروست ئەبێ پرسیارێکیان شتێک هەر لەوەیە بەشی کۆمنتی تایە کە ئەینووسێت مامۆستاکێک سەر وەڵامی ئاەتەوە بەڵێ مامۆستاکە خۆی وەڵامی ئاەتەوە بۆ هەندێک لە کۆرسەکان زۆر کۆرسە ئۆنلاینەکان ئەم کێشەیە هەیە بەڕاستی بزدەبێت بۆ ئەو کۆرسانەی کە خاص بۆ فێربوونی زمانن تەبیعی ئێمە کورسی فارسی تورکی عەربی ئینگلیزی فەڕەنسی و ڕووسی و ئەڵمانیشمان هەیە بۆ ئەمانە ئێمە یەکسەر چەناڵێکی تەلەگرام دروست دەکەین بۆ بەشدار بۆکانمان چکە کە خۆیان ڕیکۆرد تۆمار ئەکەن لە ناو ئەپلیکیشنەکە بە ناوی خوان و ڕقمی خۆیانەوە ئەبێ خۆیان تۆمار بکەن لێرە یەکسەر چەناڵێکیان بۆ دروستەکەی مامۆستاکە لەگەڵیانایە بۆ هەر پرسیارێک بۆ هەر تێبینیەکە هەیەە بەردەوام لەگەڵیانە ئابێت. زۆر باشە وانە پلانی چێ بۆ داهاتوو ئەتانەوێت چی زیاد بکەن بۆ ئەپلیکیشنەکەتان یاخود خزمەت گوزارێکی تر هەیە دانەوێت داهێنانی لە ئێستا زۆر بە چڕی خەریکی ئەو پرۆگرامانین کە هیلاکێکی زۆریان هەیە
سەرقاڵێکی زۆرت ئەکەن کاتێکی زۆرت لێ ئەگرن بۆ ئامادەکردنی ئەم پرۆژانە بەڵام بەبێ بەرامبەر ئەدرێ بە خەڵک چ پرۆژەکان لە بواری فێربوونی وەرگرتنی کۆرس و فێربوونی بابەتێکا بێ یان بواری پەروەردەیی بێ لە ئێستا خەریکی ئامادەکردنی ئەو کۆرس و ئەو بابەتانین کە بەبێ بەرامبەر ئەین بە خەڵکی وەکو بە ئام وەکو واناژ بەردەوام ئیش لەسەر زیادکردنی کۆرسەکان ئەکەین چونکە هەدەفی سەرەکیمان ئەوەیە هەر کەسێک لە هەر شوێنێکی ئەم هەرێمەیە بیەوێ فێری شتێک بێ وانە سەرچاوە سەرەکیەکەی بێ لەبەری هەموو کۆرسێکی تیابێت و هەموو بوارێکی تیابێ و بەردەوام خەریکی زیادکردنی بابەت و کۆرسە تازەکانی ئێوە چۆن پارێزگایی لەم سیستەم و لەم پرۆگرامە دەکەن حقەتە نەگەمنیش بەڕێبەر بوومە هەمیشە هەوڵیەوەمەیە کە ئەم کۆرسانم دزەنەکەن چکە ماندوو بووم پێوەی پارەیەکم تیاستەرف کردووە ئێوە چیەکەن بۆ ئەم کۆرسانە نەچێتەوە ناو یوتیوبیان بە تەواتی بڵاو نەبنەوە تا دواتر ئەپلیکیشنەکەش ئێوە بێدا دابخرێن داخینەوەچینەوە ماڵەوە طبیعی سێڤەری ئەپلیکیشنەکە زۆر بەخواتە بە جۆرێک کەسێک کە کۆرسێک ئەکرێت کۆرسەکە وەرئەگرێ نە ئەتوانێت داونلۆدی بکە نە ئەتوانێت ڕێکۆردی بکە نە ئەتوانێت تەنانەت سکرینی شاشەکەشی بکە کە سکرینی شاشەکەشی ئەکە شاشەکەی ڕەش ئەبێ بە هیچ نوعێک ناتوانێت ئەمە بکات تا ڕادێکی زۆر باش لەوەیە یعنی هەموو درکاکانمان داخستۆ بۆ ئەوی کە کۆرسەکان دزدانەکەن ئەمێنێتەوە سەر ئەوەی ئەگەر لە حاڵەتێکە پرۆگرامەرێکی زۆر بەتوانە کەسێکی زۆر شارەزا لە بواری تەکنۆلۆژیا بە جۆرێک لە جۆرەکان یەکێک لە کۆرسەکانمان لینکی کۆرسەکانمان هاک بکە لەو موبایلەوەی کە ئەیبات بۆ نمونە من کۆرسەکەم لای خۆم کردوتەوە تۆ کۆرسەکەی من ئەبەی لە ڕێگەی موبایلەکەی خۆتەوە دوای کاتژمێرێکی تەواو ڕاستەخۆ کۆرسەکە لە لای من داخرێتەوە ینی بە جۆرێک ئەوشمان تەرتیب کردوتەوە توان یەک کۆرس دەرێ بۆ یەک کەس ئەتوانێت ئیسفادە لە یەک کۆرس بکە ینی تۆ لە ماڵەوە بچەوێ خوشکەکە دییان براکەت ئیسفادە لە کۆرسە بکەن کە تۆ کڕیتە یانە بێ بدێن بایلەکی تۆ دابنیشن یانە بێ خۆیان بیکڕن هیچ ڕێگەیەکی ترمان نێشتێتەوە بۆی تۆ بۆی بنێریان داونلۆدی بکەیت و لەو حاڵەتە شاوکوتم ئەگەر بە هەر جۆرێکیش دزە بکات ڕاستەخۆ لە لای ئەو کەسەوەی کە دزەی پێکراوە کۆرسەکە داخرێتەوە زۆر باشە پەروەخان لە ئێستا دامەزراندن نەماوە هەمووانی کە زانکۆ تەواوەکەن پەیمانگا تەواوەکەن ساڵانێکی دوور درێژە خوێنن بەڵام بەبێەوەی کە حکوومەت هەلێکی دامەزراندن و کارکردنیان پێ ببەخشێ دروستکردنی ئەم جۆرە پرۆژانە کە دەستچوانی زانکۆ پەیمانگاکان لەسەر ئاستی تا کەسی کاری لەسەرەکەن و گەورەیەکەن و پەری پێدەن و چەند کەسێکی تریژ هۆی ئەمەوە ئەکەوێتە سەرکار تا چەنە گرنگە قوتابی لە دوای دەرچوون چاوەڕێی حکوومەت نەکات و ئەو بواری کە تیای خوێندوێتی سەرمایە گوزاریەک و داهێنانێکی تیا بکە زۆر جوانە پرسیارەکە ئێمە بیدایەت کە لە کۆتایی 2019 کە ئەپلیکیشنی وانە دروست بووە تەنها یەک کەس کاری تیا کردووە خۆی ئەپلیکیشنەکەی دروست کردووە پرۆگرامینەکەی کردووە مامۆستاکان هێناوە تەنانەت کاری ڕێکۆردیشی بۆ کردوون بەڵام ئێستا خۆشبەختانە ئێمە تیمێکی چەند کەسین و بە هەمووشمانەوە فرێ ئیشەکان ناکەوین لەناو تیمەکەمانە هەمانە لە ئێستای خۆی تەلەبەی بەشی ئایتیە شفتێک دەوام ئەکا شفتێکی تر دێ بۆ کارکردن چاوەڕێی ئەوە نییە بە ئەو تەواو بێت تەخەڕوج بکە اینجا دەست پێ بکە ئێستا فرسەتێک ڕخساوە ئەوێ ئەو فرسەتە بقۆزێتەوە بێگومان دامەزراندنی بزنسێک هەرچەندەش بچووک بێ هێشتا ئەوەندە گرنگە کە تۆ خۆت ساحەبی ئیشی خۆتیت و هەلی کار بۆ چەند کەسێکی تر ئەڕەخسێنی و بێگومان ئێمە هەرچەندێکیش پێمان کرابێ ئاسان کاریمان کردووە هەم بۆ تیمەکەی خۆمان هەم بۆ کەسێکی تریش ینی باوەڕکە من هەموو جارێک ئەڵێم چەندە خەڵکی ئێمە گەنجی ئێمە بەدوێ ئەوە ئەگەڕێکە ئیشی دەست بکەوێ ئەوەندەش خاوەن کار بەدوێ ئەوە ئەگەڕێکە مۆزەفێکی شایستەی دەست بکەوێ و دەستکەوتنەکەشی زۆر قورسە ینی ئەم هەموو هەیە بەڵام کاتێ هەلی کارێکدا ئەنێ کاتێکە ئیشت بە کەسێکە زۆر بە زەحمەت دەست ئەکەوێ لەبەر ئەوە من هەموو جارێک ئەڵێم با نەوەستین لەوەی فێر ببین ئاساییە گەر بەشێک تەواو کردو خۆت فێری ئەگەر حەزت لەو بەشت نییە و حەزت لە میهنەیەکی ترە خۆت فێر بکە بەرەو پێش بچۆ جا بزان هەلی کار هەیە یاننا ئێمە لەخوا بەزیا بێت توانیمانە چەند هەلێک کار بڕەخسێنین و بەردەوامیش پێویستمان ئەبێ و هەر ئەوەندەی قەنەعات بکەیت کە تۆ لە ڕێگەی بزنسی سەربەخۆی خۆتەوە ئەتوانیت داهاتێکی باش هەم بۆ خۆت و هەم بۆ چەند کەسێکی تریش دابین بکەیت هەر ئەوە بەستە ئێوە یعنی من هەموو جارێک ئەڵم بەس فێر ببن بەس بەرەو پێش بچن بەس لە بوارێکە خۆتان قوڵ بکەنەوە تەواو ئەوی تری ئاسانە ئەوی تری بن ڕزق لای خۆی ئەوی تریشی بن بەوەی کە ئەکید هەلی زۆر باشێتە پێشتان لەگەڵەوەی کە هەلی کارتان بۆ ئەو ستافی خۆتان ڕخساندۆ
ئەم ئەپلیکیشنە بۆ تەمایەوەی کە هەلی کار بۆ کەسانی دیکە بڕەخسێنێت بۆ نمونە کۆرسی تێدایە لە بواری ئابووری لە بواری دارایی لە بواری پلاندانان لە بواری کۆمەڵایەتی فێربوونی زمان بێگومان زمانێک باش بزانیت دواتر دەتوانانی هەلی کار زیاتر بەدەست بێنیت لە بواری ڕاگەیان و پێشکەشکاری ئەوانەش پێم وابێت هەر لە ئەپلیکیشنەکەتانە هەیە فیدباکێکە بۆ توان بێتەوە کە بەدەر لەوەی کە سوودی لێبینەوە توانێتی لە ڕێگەی فێربوونی و ئەپلیکیشنەوە هەلێکی کاری دەست بکەن. ئەکید ئێمە لە ناو ئەو کەسانەی کە کۆرسی بەنمونە کۆرسە کۆمپیوتەریەکان چکە لە کۆمپیوتەرەکان کۆرسی پرۆگرامینەکان بەجیایە لە ناو ئەو کەسانەی کە کۆرسی کۆمپیوتەریان وەرگرتەوە و کۆرسێکی پرۆگرامینیان وەرگرتوتەوە هەمانەکە لە ڕێگەی وەرگرتنی کۆرسەکان و ئێستا لە لای خۆمان کاراکاتەوە و بەدەر لەوەش بۆ فێربوونی زمانەکان بەنمونە کۆرسی زمانی عەرەبیەکە کە زۆر باش ڕۆشتۆتە ناو خەڵکەوە زۆر کەسمان هەیە دواتر پێی وتوینێتەوە یعنی بەبێەوەی ئێمە هیچ داواکاریە بکەین خۆیان فیدباکە نێرنەوە من لەبەرەوەی لە ڕێگەی کۆرسەکە ئێوە ئاسی زمانی عەرەبیەکەم زۆر باشتر بوو یان فێر بووم هیچ نەبێ ئێستا لە ئاسی یەکم تەواو چوومەتە ئاسی دوو پۆزیشنەکەم لەو شوێنەی کە ئیشم تیا کردووە بەرز بۆتەوە یان وچەکەم زیادی کردووە یان ئێستا زۆر باشتر ئیشەکانم ئەڕوات یعنی ئەمە زۆر جێگەی دڵخۆشیە بۆ ئێمە ئینشاءالله لە ئاستی ئەو متمانەی ئەو خەڵکەیە ئەبین ئینشاءالله. دەسەکان خۆش بێ من هەستەکەم کاتمان خەریکە تەواوە بە هیوادارم سەرکەوتەوە بنوە ببن بە نمونەیەکی جوان بۆەوەی ئەو گەنجانی ئێمە کە زانکۆ پەیمانگەکان تەواوکەن و دەرەچن دەست بکەن بەکاری خۆیان و هەروەها خەڵکی زۆر باش هەبێ کە بتوانێت لە ڕێگەی کۆرسەکانی ئێوە سوودمن بێت و کاتی بۆ بگەڕێتەوە پێویست بە هاتوچۆ و خەرجی زۆر و ئەمانە نەکە و ئێوەش زیاتر هاوکاری خەڵک بکەن دەسەکان خۆش بێ خاتوسەرقادر بەڕێوەری ئەپلیکیشنی وانە خوشحاڵ بووین لەگەڵ ئێمە خۆشحاڵتر بووین زۆر سپاس.